لەبێ کاتتان باش بینە ڕووبی سەرخۆشویستەکانم پرۆگرامێکی نوێی ئێوارە سلێمانیتان پێشکەش دەکەم. لەم پرۆگرامە باس و بابەتەکانم هونەری دەبن و باس لە ڕۆحی هونەرمەند دەکەین بۆ کاتی ئامادەکردنی پێشانگایەک بەرهەمێکی هونەری. هەر تابلۆیەکی هونەری بە تایبەت دەمەوێت لە بابەتی شێوەکاری قاڵ ببینەوە لەگەڵ میوانی بەڕێزم کە خۆی یەکێکە لە شێوەکارە بە ئەزمون و بەتوانەکان و خاوەنی کۆمەڵێک بەرهەمی تایبەتە. هەر تابلۆیە کاتێکی ئەمە دەیبینین بە دڵنیاییەوە هەر بۆ تێڕوانینێکی سادە سێریکەی دەتوانین لەوە تێبگەین چەند مانگێک لە ئەرک و شەو نخونی ویستووە بۆ ئەوەی ئەو تابلۆیە دروست ببێت و تابلۆکانیش تەنیا ڕشتنی ڕنگ نین لەسەر پارچە پەڕۆیەک بەڵکو ئەتوانین هەست بەوە بکەین و بەتایبەت ئەگەر کەسێک کەمێک تێگەیشتن و ڕۆحێکی هونەری هەبێ زۆر بە ئاسانی ئەتوانێت لەوە تێبگا. هەر تابلۆیەک بێژگە لە ڕنگ ڕشتن و بابەتی تەرکیزکردن و بەکارهێنانی چاو و ئەو لایەنە ئەندازەیانەی کە هەیە گەیاندنی پارچەیەک لە ڕۆح و کات و ساتی هیلاکی ماندووبوونی ئەو هونەرمەندەیە لەسەر ئەم تابلۆیە. جا بۆ ئێمە بەسمە لەم پرۆگرامە باس لەکردنەوەی پێشانگا هونەرەکان بکەم بۆ تایبەت هونەرمەند حاڵەتە دەرونی و حاڵەتە جەستەیەکانی و ئامادەکاریەکانی و لە کۆتاییە هیوادارم هەمومان هەر لە سەرەتاو پێتان لێم لە دوای ئەم پرۆگرامەوە هەست و بیرکردنەوەشتان بگۆڕێ بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە زۆرجار چالاکیە هونەریەکان بە تایبەت لە لایەنی پێشانگای تابلۆکانەوە دڵنیام دوای هونەرمەندی ژوورتر پێمان دەڵێ کەمتر خەڵکی ئێمە بەڕاستی سەردانی ئەکات. هیوادارم ئەو بیرکردنەوەیمان بگۆڕێت بۆ سەردانکردنی پێشانگا هونەریەکان و تەنانەت مۆزەخانەکانیش کە دوجار هەر بەرهەمی هونەری بختی لێ. گۆرانخان زۆر بەخێر بێ، خۆشحاڵم جارێکی تر دەتان بینمەوە لە ستۆدیۆی ئێوارە سلێمانی. من زۆر خۆشحاڵترم. سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ بەرنامە جوانەکەتان، سوپاس بۆ جارێکی تر کە منتان میواناری کرد لەم بەرنامە نازدارەیە. بەخێر بێن و سوپاسانەکەم. سوپاس بۆ ئێوە بۆ بەردەوامی ئێوە لە هونەری و ئێوە جگە لەوەی کارە هونەرەکەتان مامۆستان و ئەرک و ماندووبوونێکی تایبەتتان هەیە لەگەڵ قوتابەکانشتان دەمێ لەم پرۆگرامە وەکو لە پێشێکەکەیش وتم زیاتر خەڵکی دیتگەیان بگۆڕێ و تێبگەن ئەو بەرهەمە هونەریەی کاتە هونەرمەندێک ئامادەی ئەکات چەرێک لە هەوڵ و ماندووبوونی دەوێت. و هەر لە سەرتاوامە پرسیاری ئەوە بکەم تۆ کاتێک کە بڕیار دەدەیت لە ئەب ساڵدا بۆ نمونە یاخود بۆ ساڵدات و پرۆژەیەکت هەبێ پێشانگای بکەیتەوە لەگەڵ ئەم بڕیاردانەدا هونەرمەند چەندێک کاریگەری دەرونی و جەستەیی گۆڕانکاری بەسەردادێت لایەنەکانی ماندووبوون و بە جەنجاڵەکانی ژیان هەموو ئەم گۆڕانکاریانە کاتێک کە تۆ لە بەروی بڕیاردا پێشانگایەکت هەبێ چی ڕوودەدا دەمێ بۆم باسکەی؟ سوپاس دەکەم. بێگومان هونەر خۆی لە خۆیان حەزە، مەوهیبەیەکە ڕەغبەتی ئینسانەکە بۆ ئەوەی بێوێت بەرهەمێک ئەوەی لە ناخی خۆیەتی ئەوەی لە پێی پێبات کە بەدەر لە کەسانی ئاسایی حەزەکات ئیتر لە ڕێی هونەرەکەی و دەری ببڕێ. ئیترۆکو خۆشمانەزانی هونەر بە چەند جۆرێک دەرەبڕێت. هونەری شێوەکاری بەشێکە لە بەشەکانی هونەر کە هونەرمەند دەتوانێت لە ڕووی تابلۆیەکەوە یاخود لە ڕێی پەیکەرێکەوە یاخود لە ڕێی ئیشێکی ئەنیمەیشنەوە یاخود فکرەیەکەوە کە خۆی بێوێت ئەوەی لە ناخی خۆیەتی دەری ببڕێ و بیگەهێنێ بە بینەر یاخود بتوانێت گۆڕانکاری بکە لە سەردەم و زەمەنی خۆیە. هونەرمەندانیش بە عام ئەو کەسانی کە ئیشەکەن ئەو کەسانەی کە جدین لە مەجالەکەیە کات و ساتی نییە هونەر. مەسەن تۆ حەزەکەی ئیشە بکەی لە مشکتە حەزەکەی و دەقەیە یەکسەر بخەیتە سەر تابلۆیەک دەری ببڕی و لەوانەیە ئەو زەمەنی کە تۆ ئیشی تیاکەی لە کاتت لە مەشغەڵەتی خۆتا کە چەندێ مەشغوڵی چەند هیلاکی بەڵام کاتە کوژیت بەبێ ئەوەی هەست بە کاتەکەی خۆ بکەی کە دانیشی بۆ نمونە لەوحەیەکێشی بەبێ ئەوەی هەست بە کات بکەی سیرەکەی 4 ساعت 5 ساعت تۆ بەبێ ئەوەی هەستی ئیشت کردووە. بەڵێ ئەمە وەکو کارکردن و دروستکردنی بەرهەمەکانت بۆ ئەو خولیایی کە هونەرمەند خۆی هەیەی ئەوێ بەپێی جۆری هونەرەکەی دروستی کاتەوە. بەڵام بۆ بڕیاردان لە دروستکردنی پێشانگای کەسە بەڕێزت هونەری شێوەکاریت هەیە و بە هەندێک لەو حەدێت بە تایبەت یان مەسەلەن هونەرمەندێکی دیکە دەزانین مەسەن لە ستۆدیۆکەی دەنگ تۆمار دەکات
کاتێک کە بڕیار دەدەیت تۆ پێشانگایەکت هەبێ ئەمە لێرەوە خاڵەکانی گۆڕانکاری چی دەبن ئەو قورسیانی کە هونەرمەندی کورد تووشی ئەبێ دڵتیان زۆر جیاواسرە لە هونەرمەندانی بیانی لە بابەتی سەپۆرت و سپۆنسەر و لە بابەتی جێگا ئەوانە دەمێت باسێکم لەوە بۆ بکەی هونەرمەند ئەبێ چی بکات بە دوای چەند شت ڕاکات بەتەئکید ئەگەر هونەرمەندێک لە وڵاتێکی ترە کێشێکی بێ من لەوانەیە دەمان هەبێت بەس بەنسبەت خۆمەوە من وەکو ئافرەتێک باس بکەم کە بڕیارین معرەزە بکەینەوە یاخود هەوڵین ئیشێ بکەین بۆ داهاتوو ئەرکەکانمان زۆر قورسترە بێ لەبەرەوەی ئێمە هونەر نەبووە بە مەکسەبێکی مادی و ژیانە بۆ بەرێ بڕێوە یاخود هیچ هونەرمەندێک 100% خۆی تەرخان نەکردو بەس هونەر بکات ناتوانانی لە وڵاتە بە تەنها هونەر بکەیت چکە نەپی ئەژیت نەژیانی پێ ئەبێ بڕێوە ینی ناتوانانی هەموو پێویستەکانی خۆتی پێ بکەیت بەعکسەوە تۆ لە پاڵ هونەرەکە تابێت تۆ ڕاکێ بەڕای ژیانی خۆتەوە ئەنج ئیلتیزاماتی ماڵی خۆتەوە ئەنج ئیلتیزاماتی هاوڕێیەتیتەوە ئەنج نەبوونی مادی کەرەستەی پێویست کە بتانی کاری پێ بکەیت یاخود سەپۆر نەکردنت لەلایەن ئەو شوێنانەوە یاخود هونەرمەند هەیە ئیشێکی زۆر ئەکات یاخود خۆت ئاماداکەی بۆ پێشانگایەک کاتەکەی زۆر کەمە ینی تۆ بۆ کاتەکەمە تەفەڕوغ نیت بتوانانی 24 ساعتە تۆ ئیش بکەیت کێشێکی کێش لە لای هونەرمەندانی ئێمە زۆرینەی هەیە ئەیش بوونی جێگا ستۆدیۆکی تایبەت بەکارکردنە چونکە لەو باوەڕەنی هونەرمەندانی ئێمە مەسەلەن بەگشتی گەشتبێتنە ئەو ئاستەی ماڵەکانیان ژیانی خۆیان ئەوەندە گەورە بێ بتوان بە ئاسانی ژوورێک یاخود ستۆرێک دروستکەن بۆ ئەوەی شوێن کاری هونەریان بێوانە ئێمە زۆربەی وڵاتانی ئەوروپا دەبینین هونەرمەندەکان ستۆدیۆ و شوێنی تایبەتی خۆیان لە ناو ماڵەکانیانە هەیە خۆشبەختانە من بەنسبەت خۆمەوە من شوێنی تایبەتی خۆمم هەیە جەناحێکی خاصم هەیە بۆ ئیشکردنی خۆم ئیش تایبەت بخۆم ئەو شەوردانی خۆ من بەدەر لە ئیشی هونەری حەزم لێ بە ئیشی وردەکاری خەیاتی بۆ خۆشم حەزم لێتی لەبەرەوە جەناحێک پێویستە کات بۆ ئەو ئیشە بۆ من خۆم بەڵام ئەتوانم بڵێم زۆرینەی زۆری هونەرمەندان شوێنی تایبەتیان نییە خۆشبەختانە زۆرێک لە هونەرمەندان گەلەریان هەیە زۆر جار داوەتی هونەرمەندانەکەن ئەتوانن بێن لە گەلەرێکی ئێمە ئیشکەن لەگەڵ یانە هاوکار بن مەسەڵەن ئەوە ئەبێ لە ماڵەکەی خۆتە ستۆدیۆیەکی کارکردن جیاوازە لەگەڵ بوونی گەلەریەک لە دەرەوە بەتەئکید وایە چونکە تۆ ئەوە کاتت نییە بچی 24 ساعتەیە 8 ساعت لە گەلەریەکە لەگەڵ برادێکا بتوانانی ئیشکەیت و کاتەکە بە تەرخانکەی بۆەوە بەڵام تۆ گەل لە ناو ماڵەکەی خۆتایە خۆ لە شوێنێکی تایبەتی خۆتابی ئەتوانی شەو ئیشکەیت درەنگانی شەو بالضبط جاوێ لە خەوا خەبەر دەبێت و حەزەکەی فکرەیەکە تێ بیکەیتە سەر لەو حەیەک تابلۆیەک هەنێ جار تا دەمەوبیان تۆ ئیشەکەی بەبێوی هەز بە کات بکەیت ئەمە لەگەڵ گەلەریکی ناگونجێ محەدە دەبێ بۆت لەبەرەوە ئاستەنگی زۆرە تەسەور شەکەم بۆ ڕسم باشتر بێ بۆ گلەوەی کە سیرامیک و پەیکەر هەیەە ئێمە هەچی چۆن بەڵێ ئیشەکە چونکە وردەکاریە پێویستی بۆ نمونە بە ستۆدیۆکی تایبەتی خۆی هەیە پێویستی بە فڕنێکی گەورە هەیە شوێنێکی تایبەت هەیە ئەمە تۆ ناتوانانی 24 ساعت تەواجد هەبێ و لێ دانیشیت و ئیش بکەیت خاص خۆ تەرخانکەی بۆ ئەوە بۆ ناخوام باسی خۆت جیاواز لە کێشانی وێنەکان هەندێک کاری دەستی و وردەکاری تریشم ئێمە بۆم باسکەی لە ئێستادا بە تایبەت زیاتر ینی کە ئەڵەم ئێستا ئەم ماوەیە چ لە کارهونەرەکان کامیان زیاتر پێوەی سەرقاڵی چێژ لە کامیان زیاترە بی من هەر وێنەکێشان ئەوە شتێکی بەردەوامە و لە ڕۆحمایە بە ئیستمرارێت ئیشی بە ئیستمرارێت یاکەم و خەیاتیش بۆ خۆم و بۆ ئەو ئەوانی دەوروبەری خۆم کچەکانم مەشغوڵە بم حەزەکەم دیزاین بکەم بڵین شتی تازە بکەم لە تا چەند هونەری شێوەکارێکت گەیاندۆتە بابەتی درومانەکە ینی وەکو دیزاینەکەت کردووە شتی سیر و سەمەرە ئەدووری یان هەر لە فۆرمە چۆنەڵی ئاساییەکەی کۆمەڵایەتێکە دروستێکی طبعا ئەبێ ئێمە هەچیە بکەین لەو عادەت و تەقالیدی خۆمان ناتوانین دەرچین بمانەوە نەمانێت بەڵام من زۆر شتم کردووە لەو شتە دەرچووم کە هەیە ینی ئەو شتانی کە لە مێشتی خۆمایە حەزم کردو بیکەم بە دیزاینێک بیکەم مادەم باسەکەمان چۆ سەر باسی جلوبەرگ و درومانی خۆتان هونەرەکە تا ینی بەشێکەوە دروست بووە شتێک هەیە لە جلوبەرگە حەزکەی بیگۆڕیتەوەکو هونەرمەندێک ئەمە قسەم بۆ ئەوە نییە ئێمە بڵین دەستکاری کللتور بکەین دەستکاری جلوبەرگ بکەین مەبەستەکەم لە ڕۆحە هونەریەکەوەیە هونەرمەندێک ئەگەر جلوبەرگێک دروستکە شتێک هەیە حەزکەیتیا بیگۆڕیت من بەنسبەت جلەوە ئەگەر باسی جلی بۆ نمونە محەدەدێکی جلی کوردی بە هیچ جۆرە حەزم لێ نێبیگۆڕم حەزەکەم ئەو فۆرمە کۆنی دایکم کە جاران لە بەریە کردو ئەو شتە جوانانەی کە ئەیان کە حەزەکەم هەروابێ ئەرکی سەرەکی هونەرمەندەکانیش پاراستنی بەڵێ کللتورە و من یەکێکیش لەوانەی کە ئیشی تیاکەم لە هەموو لەو حەکانمایە لەسەر کللتورە هەموو لەو حەیەک مەگەر سێریکەی
جزئێکی کللتوریتیە ئیتر لە جاجمە لە جلو کوردیە لەو شتانی کە لە ماڵە بەکارهێنراوە لە دەستارە ئەمانە هەمووی لە لەوحەکانی منە بینراوە حەزم لێتی و حەزیش ناکەم گۆڕانکاری تیا بکەم چونکە ئێمە بەوە جوانین. ئەی جلوبەرگی ڕۆژانی ئاساییمان جلی بەرگی ڕۆژانەی ئاسایی من بە دڵی خۆم ئەیکەم. زۆر هەوڵ و قسە هەیە بەردەوام لەسەر ئەوەی کە جلوبەرگی ئاسایی جلوبەرگی کوردی مەرجنیە تەنیا بۆ بۆنەوە ئاهەنگەکان بێت لە ژیانی ئاسایش بەکاربێنرێ. ئەمان ئەگەر من لە هونەرمەندێک بپرسم کاتێک کە ئەتوانێت دیزاین بکات بیرۆکە تۆش بە هەمان بیرکردنەوەی لەگەڵ ئەوانە ئەتوانین جلوبەرگی کوردی بۆ جۆرەدا ڕێژینەوە کە وەکو کۆن لە ڕۆژانی ئاساییە لەبەر ئەکرا بۆ فەرمانگەکانی ئێمەش ئەکرێت چونکە بابەت درومان و بیرۆکەکەیە. بەتەکید بۆ ناکرێ باکسەوە جلی کوردی زۆر جوانتر و خانمانەتر و پڕڕنگترە مەگەرەوەی بڵی دائیرەی ڕسمی تۆزێک شتی واڵۆ و زەق و ناتوانانی ئەتوانی و کاتەش بەج لە کوردی ماتەکان ئێمە بکە من باکسەوە یەکەم لەوانی زۆر حەزم لە جلی کوردیە حەزیشەکەم دایم بپۆشرێ و لە شوێنە گشتیەکانە دایم هەبێت. تەسەوڕێکی خۆت یەکێک بیلانی ڕۆژە لە ڕۆژان بۆ ینی جلێکی ئاوا ڕسمی فۆرمەڵ بتوانی دروستکەیت کە بۆ دەوامیش لەبەری بۆ ناوە هەشمە زۆر قسەی لەسەرەکرێت. بەڵێ بابەتی جلوبەرگی کوردی لە باسی ڕنگ و ئاڵۆواڵایەکەیت کرد جگەلەوە لە چاوی هونەرمەندێکەوە ئەگەر سێرکرێ ئەم کولتورەی ئێمە دەوڵەمەندی جلوبەرگی کوردی ئێمە لە چی ترایە لە زۆری پارچەکانیەتی یا تەنیا لە تێکەڵکردنی ڕەنگەکانیەتی یا ئەکسسواراتی زۆر لەگەڵ جلوبەرگی کوردی ئەکرێت ینی بۆ هونەرمەندێک ئەو جیهانەی لە جلوبەرگی کوردی ئابینرێت چییە؟ بێگومان جلی کوردی ئەگەر تۆ سەیرێکی وەکو تابلۆیەک وایە چۆن تابلۆیەگە کێشیت لە ڕووی ئینشاییەوە ئەم ڕەنگە لەگەڵ سوچێکی لەوحەکەتا لەگەڵ سوچێکی ترا ئەبێت تەوازنێکی بیتێ بێگومان جلی کوردیش هەروایە تۆ ناتوانانی مەسەن لە خۆتەوە هەر ڕنگ بێنی و تێکەڵیکەی ئەبێ و ڕنگانی دایانەی زۆر گونجاو بێ و بۆ نمونە ئەگەر ڕەنگە دژبەیەکەکان دابنێ ئەبێ ئەو نە جوان بینەخشەنی کە چاوی تۆ عەزێت نەیە چای بەرامبەر عەزێت نەیە ڕاستە تێکەڵکردنی ڕنگ زۆر جوانە بەڵام بە ئاستێک نەبێت ناشرین بێت بەڵێ تێک بچێت هەر ڕنگ بی بەسەریەکە وەکو جارانیانە چشتی مجەوەر وای لێت لەبەرەوە هەر ئەوە نییە عشوایی تۆ ڕنگ بێکە ئەبێت تۆ بزانیت ڕنگێک لە تەنیش ڕێیەکی ترە حەقی ڕەنگەکەی خۆی ون نەکات جوانی ڕەنگی خۆی بپارێزێ وەکو چۆن ئێماڵین فۆلکلۆر و ڕەنگی کوردی خۆی عشوایی جاران کراوە کە جوان بوو بەڵام خەڵکەکە مێشتی ئەو نەجوان بۆ لە تەبیعەوە وەریگرتووە سادە وەریگرتووە هەموو ڕەنگەکان لەجێ خۆیە جەمالێتێکی هەتا ئێستا ئێمە اعتزازی پێوەکەین جوانە بەلامانەوە. هەر خۆشمە بەسم بگەینە ئەو مەرحەلەی ئێمە هونەرمەندانی ئەمڕۆ لە ڕێگەی جلوبەرگی کوردیەوە یا خەڵکانی هونەرمەندانی بێگانە بیانی لە ڕێگەی جلوبەرگەکەمانەوە زام ئەتوانن بەباشی تێبگەن لە سەلیقە و توانای خەڵکی ئێمە باو باپیرانمان داپیرەکانمان مەسەن چەند هونەردۆز بوونوانیان بەتاکید خۆی کە تۆ لە ڕێی هونەرەوە تۆ ئەتوانی بدوێیت چکە تۆ بۆ نمونە ئەچیت پێشانگایەک بەشداریەکەی لە دەرەوەی وڵات کۆمەڵی قەومیە دیێت لەگەڵ تا عەرزی لەوحەکانەکە بەبێ زمانی یەکتری بزانیت تۆ لە ڕێی لەوحەکەەوە ئەدوێیت تۆ لە ڕێی لەوحەکەەوە پێی ئەڵێ من ئەوەم فۆلکلۆرم ئەوەیە بیرکردنەوە ڕوئیای من ئەوەیە بۆ ژیان تۆ کەوابێ هونەر خۆی زمان حاڵی هەموو نەتەوەیەکە. خۆت هیچ کاتەوەت بەسەر هاتووە لەوحەی فەنانێکی بیانیت بینی بێ شتێکی وا ڕیا هەستت کرد بێ ئەم کەسە ئەم قەومە ئەمە چۆنە تەسەڕوفاتیان نمونێکی وان بۆ بگەڕیتەوە؟ بەتاکید هەبووە لە ڕێی قەومەکانەوە من حتا لە ڕووی تەلەبەکانی خۆشمەوە لە نەفسیەتی تەلەبەکانمەوە کە ئیشێکیان توانی لە حاڵی ماڵیان ئاگدار یەکسەر حاڵی ماڵم حاڵەتێکم هەبوو تەلەبەیەکم هەبوو لە بنەڕەتی دایمەن کە لەوحەیەکێک بوو لەو مناڵانەی کە بە هیچ جۆرێک بۆ یاخی دەرناهێنا لەگەڵ فڵچەکەیە هەموو جارێ ئەموو بۆچی مواد وام زای موادی پێنیە ها جارێ دووجار ئیتر جارێکیان وتم شتەکانە دەرکەوتی هیچم پێنێ کە گەڕام جانتاکەی سەرەکەم دەفتەر ڕسمی پێ بۆ یەخی جوانی پێشتی پێە وتم بۆ ناکێکی وتی ناوێرم سببەکە منیش هێنام بە قسەی خۆش و نادهێنام یەکێک بوو دوایی لە ڕسامە هەرە باشەکانی من بەڵام هەج لەو حەیەکیە کرد وەکو سجنێکی دروستە کرد لە ڕووی لەوحەکەیەوە چەندتاڵێکی دروستە من تێگەشتم تارمایەکی ئاوە خەتخەتی دروستە کوکوی لە پشتی سجنێکەوە بێ کە چوومە بنجوبنەوانی لەگەڵ بەحسێکی اجتماعیمان هەبوو قسەم کرد و ئەوانە و لەگەڵ دایکیم بان کرد سەیرم کرد ئەم مناڵەکە عقوبەیەن ئەیبن لە وەکو سجنێک دەرگای لێداخن
ئەمە تەسیری کردبوو ئەو مناڵە تووشی دڵڕاوکە و ترسێکی کردبوو کە تەسەور ناکەی چەند بێتاقەت بوو پێی وردەوای لێ هات کرایەوە لەگەڵ تەلەبەکانە باوەڕت بێ بەبێ من هیچ بڵێم یەکەم شە دەهات دەنەوە بۆیاخی دانا ئەوەنە مشتاق بوو ئەو ئیشانە بکە ئیشی ئەوەنە جوان و سەرنجڕاکێشێکە تەسەوری ناکەی یعنی تۆ نەفسیەتی هەموو مرۆڤێک تۆ توانین لە ڕووی لەوحەیەکەوە تابلۆیەکەوە لە ڕووی ئیشێکەوە حتا لە ڕووی خۆگۆڕێنی کەیەتە دەرەوە ئەتوانی هەستی پێ بکەیت کە بێتاقەتە یان ئەم کەسە دڵی خۆشە یان دڵی ناخۆشە بە تعبیری جلەکانی ڕۆشتنی بەڕێگاکە توانین سەیری بکەیت و بیناسیت. ڕاستە کاتی بەرنامەکەم لە بەرەوەی کەمەوە اونجا لەگەڵ مامۆستا گۆنا بەڕاستی پێشتیش باسمان کرد بینەرەکان چونکە ئێستا هەست بۆ ئەکەن ئێمە هەر بەرنامێک و تۆپیکێکی دیاریکراوانەیە و باس لەوە ئەکەین بەس لەگەڵ بەڕێزت بابەتەکە خۆتانە قسەی خۆناڵەن هونەر بەحرە و قوڵە مەبەستیشمان لە چەند لایەنێکی جاجای بەڕێزت دەرخین باسی جلوبەرگمان کردەوە هاتینە لای مناڵەکان چونکە ئێوە دەزانم ساڵانێکی زۆرە لەگەڵ منداڵانان و پێشانگەیان بۆ ئەکەنەوە لەگەڵ مناڵدا چەندێک قورسە بۆ هونەرمەند خۆی منەمێ باس لە حاڵەتی خۆتم بۆ بکەی هەم مامۆستایەتێکەکە هەم هونەرمەندێتێکە چونکە ڕەنگە ئەمەش جیاوازیەک بێ بۆ هونەرمەندێک کە مامۆستایە وەک لەوەی مامۆستایەکی بەڕێزی بیرکاری ئەو چەند یاسایەکی هەیە ئامادەکاری بۆ دروستکردنی پێشانگایەک بۆ مناڵان جیاوازی چییە لەگەڵ پێشانگایەکە تۆ خۆتی بەتەنیا بۆ خۆتێکیتەوە بێگومان قورسترە چونکە تۆ کاتێکی زۆر زیاترتەوێ لەگەڵ خوێندنەوەی مەشکی ئەو مناڵانەیە و ئەتوە ئەوەی کە هەیەی بیخێتە سەر تابلۆیەک ئێمە خۆشببختانە من لە قۆناغی بنەڕەتیم حەوت بۆنەوەم مەجموعەیەک لە کچانم مەجموعی ئیشی هونەرمەندی زۆر باشم هەیە کە تەسەور ناکەی ئیشی واکەن لە ئاستێکی زۆر بەرزایە ینی هی ئاستی تەمەنی خۆیان نییە و داهاتوێکی گەشت ئینشاڵا چاوەڕیانەکە هونەرمەندی زۆر باشیان لێبینەوە و دایمەن تەشیعیانەکەم ئەمە زۆر هیلاک تەکا بەڕاستی ئەبێ لەگەڵ یابیت بەردەوام تۆ ڕێنیشاندەری بیت نەک ئیشی بۆکەی ڕێنیشاندەری بیت یەن کۆمەڵی ئیشی زۆرەکەی بەڵامجا ئێستا بەنسبەت ئەم ساڵەوە کۆمەڵی بەرهەمی زۆر جوان و تایبەتمان دروست کردەوە بەداخەوە بەهۆی ئەم زروفەی کە هاتە ڕێگا و ئەم مەشاکلانی کە ڕوبەڕووی وڵاتی ئێمە بێتەوە هەموو ساڵێک پێشانگاکە دواخرا تۆزی ئەمە تووشی وا لە مناڵەکەکە تووشی ناومێدیەکیەکە ینی تۆ ئیشێکت کردووە حەزەکەی عەرزیکەیت و بەعنی بە حەماسێکی زۆر زۆرە ئیشەکەکەیەتەوەی پاڵیلێتەوە بەڵە و من وادێکم پیاوەنەوە ئیشانێک کە کراوە لە هاوێنی شابێ بۆیان ئێمەش لە خزمەتیانین بیان هێنەرەوە لەگەڵ خۆتا مامۆستا حەزەکەین بیام هێنین زۆر خۆشە مامۆساکە ئەوەنە لێو ڕازی و بەڕاستی حەزەکەم بە بەرنامێکی تایبەت بیان هێنی بۆ لامان ئینشاءڵڵا من زۆر خۆشحاڵە بم ئیتر ئەمە تۆزێک تەسیری هەیە لەسەر هونەرمەندان من کە ئیشێکی هونەری بۆ خۆمەکەم ئەبێت چەند لایەنێکی تر لێک بەمەوە ئەنجابێ مەسەر ئیشەکەی خۆم ینی قورسەکە زیاترە بۆ ئێمە و بۆ ئافرەتیش بە تایبەتی قورسترە چونکە ئافرەت هەر ئەرکێکی تەنیا دەرەوەمان لەسەر ئێمە ئەرکی ماڵۆشمان لەسەر و مناڵمان هەیە و ئیلتیزاماتی خێزانیمان هەیە فێڵیان لێ کردت بە ناوی ئازادیەوە بەڵێ بەڵێ هاتینە دەرەوەش ماڵۆشە ناناوە مەکانی خۆبانە باوکاتە تۆ بە فێڵ نبینی باشە باسی دایک و باوکەکان و کۆمەڵگە بەگشتی بۆ بکە ئەوان تا چەند هاوکارن و تێگەیشتنیان بۆ منداڵەکانی خۆیان کە لە قوتابخانە هونەرمەند دەرەچن یان توانە هونەریەکان باش تێگەیشتەکان لە خێزانێکە بۆ خێزانێکە گۆڕێت لە دایکێکەوە بۆ باوکێک ئەگۆڕێت خۆشببختانە ئەوانەی کە لە لای من ئیشیان کردو تەلەبەی بەهرەمەند بوون لەگەڵ دایک و باوکەکانە کۆنتاکتێکی وە هاوڕێیانەمان دروست کردووە باوەڕ کە من جاری وا بۆ دایکەکەم نەبینیەوە بەس بە تەلەفۆن و بە قسە بووین بە ڕەفیقێکی زۆر نزیک کە بینیمەوە کۆی ئاها دەمێکە ئێمە ڕەفیقین وەکو لە ڕێی مناڵەکەیەوە تەمان لە ڕێی کچەکەیەوە کچەکەی زۆر بەتوانا بووە بەس تۆزێک ترسی هەبوو دەوردەکە یەتە ئیشەکەەوە باشترین هونەرمەندە بەس تۆزێک پێویستی بە پێشبرد ئەوەیە کە تۆ مەسەن خەتوەیەک زیاتر بێتە پێشەوە دایکە و باوکەکان زۆر زۆر باشن لە خوا بەزیابێت دایک باوکە ئێستا مێشکراوەیە وەکو جارانی هەنیشکیشی زۆر هەیە مەسەن مناڵەکەی ڕسمەکڵە نەیکەیت بڕۆسایەکە بکە ینی شەرت نییە لەوش کێشەیەکی کە نازانم تا چەند دایک و باوکەکان کێشیان لەگەڵەوە نیە بەتایبەت ئێمە دەزانین بار و گوزەرانی دارایی زۆر چەند ساڵی دوایی گۆڕانکاری بەسەر هاتووە ئەگەر منداڵێک سەر ڕای پێویستیەکانی خوێندنی پێویستی وێنە کێشانیش بە تایبەت دەستەکە هەندێک پێویستی خەرجی زیاتری ئەوێ دایک و باوکەکان کێشیان نییە لەگەڵ ئەمانەیە هەنێکیان کێشیان هەیە و هەنێکیش کێشەی نییە ڕەنگە نەتوانێت پێویست لە قوتابخانە شتانە ئامادەکات هەیە ئەکرێت دابی نەکرێت لە قوتابخانەکانە بەس بەتی ڕادێکی زۆر نیە تۆ ناتوانانی بەشی ئەو هەموو عادەتە تەلەبەیە بەس تۆ عادەتەن خۆ لە مەکتەبێکە هەمووی بەهرەمەند نییە لەوانەیە هەر بۆ 15 تەلەبەت هەبێ لە هەموو مەکتەبەکە کە بتوانێت لەوانەش دووسێ تەلەبێت یاوێ
بەپێی ئەو ساڵێ ئەو تەلەبانەیە کە لە بەردەمتایە تو ئەتوانی بۆ ئەوەی دابین بکەیت لە ستۆدیۆکەی خۆتا ئێمە خۆشبەختانە ستۆدیۆکی بچکۆلەمان هەیە لە مەکتەب کە تەلەبەکان وەکو پەیمانگایەکی بینەوە یان ئیشی تیاکەن یان بەستاند و لەو حەوە و جەوێکی هوەری زۆر جوان وا لەکەن تەلەبە ڕاکێشن بۆ خۆیان. مامۆستا ئێستا وەک جاران من کاتی مەکتەبی خۆم بیرکەوتەوە وەک جاران مامۆستای بیرکاری فیزیا ئەگەر دواکەون دەرسەکە لە ئێوە ئەسانن یان تۆ ڕازی ئەبی حەسای خۆتیانێتێ؟ وڵی زۆر کەم شتی وا ڕووی نەیەوە بە تایبەتی ئەم ساڵکە ئەوە مزۆر ئەیکەن بە تەکیید ئەکرێ بەڵام منش تەکلیفیان لەکەم من تەلەبەم بردووە لە بیرکاری و لە زانست و لە کۆمەڵایەتی و چەند دەرس لە لای من بۆ ئیشی کردو منش حەقم لێ کردوونەتەوە منیش لەو قوتابیانە بووم زۆر حەزم بەوانەی وێنەکە هەنێ جار ببوورە قسەژەکەی گلەی ئەوم لێکردڵێن تۆ تەلەبەکانە بەی ناڵن دەرس بخێنن وەڵڵا ماڵە ئاوێتکە لە فیزیا و کیمیا بیان بە دا خۆیانیان خوا هەڵناگرێ ئێمە ستافێکین هاوڕێ ئاسان یعنی خێزانێکی زۆر جوانین ئیتر هەموو هاوکارین تەمان ئەو شتانە بە تەنیا ناکرێت لە مەکتەبێک تۆ بتوانی چالاکی بکەیت و ئیش بکەیت و بەرهەمە هەبێ و هاوکارن بێت خوا هەڵناگرێت من هاوکارم وانیش هاوکار دەستی هەموو لایەکتان خۆش بێت شتێکە زۆر بەلامەوە گرنگە کە ئەگەر ئێستا هەنگاویشی بۆ نەندرابێت تا ئێستا لەگەڵ هەموو بارە جاژەکانی کەش ئەم قسەم لەسەرەوە کردووە بە باوەڕی تۆ ئێمە نەگەیشتوێنێتە ئەو قۆناغی کە پێویستەکە بەتایبەت بۆ قوتابیە بەهرەمەندەکانمان لەناو خوێندندا مامۆستا بەتایبەت ئێستا بەڕێز باسی یەک دوانێک لە قوتابەکان دەکەی زۆر بەهرەدارن گەیشتوێنێتە ئەوەی ئێمە لە پەروەردەی ئێمە ئەم قوتابیانە مامەڵەی تایبەتیان لەگەڵ بکرێت لەوانەکان یان یارمەتیدانی تریان بۆ بکرێت لە کاتی تاقیکردنەوەکانیانە من ناڵم لە یارمەتیان بیدرێت چۆنەڵی کار ئاسانی وەڵامدانەوە بکرێت بەڵام ڕەنگە ئەمان پێویستیان بە مامەڵەیەکی تایبەتتر بێت لە ڕووی ئەوەی ئەگەر تاقیکردنەوەیەکی بۆ دوا بخرێت لەگەڵ هاوکات بێت لەگەڵ پێشانگایەک بە کۆی گشتی هونەرمەندانی ئێمە و بەهرەدارانی ئێمە تا چەند لە پەروەردەی ئێمە ئاسانکاریان بۆ ئەکرێت تا چەند ینی هەنگاو بۆ ئەوە ئەندرێت ئیتر ئەم بەهرەیە بە تەواوەتی لە ناخیا گەشی پێ بدرێت خۆی ئیداری خوێندنگەکان زۆر تەسیری هەیە بەڵام ئەکرێتەوە سەر تاکی مامۆستاکەش مامۆستا هەیە مەسەلەن مڕاعاتیەوە کات تەلەبەکە لە بەشی هونەرە و ئیشی هونەریەکە و نزیکی پێشانگایەکە چەند دەرزێ ناچێتە ژوورۆ بۆی شەرحەکاتەوە یا بە ئۆنلاین بۆیە نێرێ یاخود ئەگەر کویزێکی بێ بۆیە کاتەوە بەڵام مامۆستاش هەیە نایکە مامۆستا هەبووە ئەو ڕۆژە ئیمتیحان هەبووە تەلەبەکەی من نەیکردوتەوە وتێتی ببوورە ناتکەمەوە باش ئەوەشمان شەڕەکەوازان بۆ تۆ ئەمێنێتەوە من بەڵام من بەڵێ دیفاعم کردووە بەڵام تعویزی ئەوشیان ناوە تۆ ڕاستە کویزەکەی نەکردووە لەوانە شەوکۆی عقوبەیەکی تەلەبەکەی یابێ بۆی هەست بە ئێهمالی ها چۆن نەچێ بەڵام تعویزی بۆ یاوەتەوە لە سیستمەکە تێکچێ مامۆستا شتێکە هەر لە ناو پێشۆی لەناو بابەتی قوتابخانە بێمە دەرەوە ئەمە بپرسم مامۆستایانی هونەری تا چەند ئەتوانن هاوکار بن لە چارەسەرکردنی کێشەی دەرونی قوتابیەکان ئێمە دەزانین ئێستا ڕاوێژکاری دەرونیمان هەیە لە قوتابخانەکان وەکو باست کرد و قوتابیت هەیە هەستت کردوە دەرکرد بۆ کرد لە ماڵەوە باری باش نییە تا چەند مامۆساکانی تر ئەتوان پشت بە مامۆساکانی هونەر ببەستن بڵێن ئەم قوتابیەمان زۆر جەوی ساف نیە ئەوانە چونکە هونەر بەڕاستی کلیلی کرانەوەی دەروونە بە تەکید مامۆستای هونەر بەدەر لەوەی کە مامۆستایە هاوڕێی لەگەڵ تەلەبەیە هەموو دڵنیام هەموو مامۆستاکی هونەر وایە چونکە تۆ بتێ و نەتێ ئیشی هونەری نزیک تەقاتەوە لە خوێندکارەکان ئەنجات خوێندکاریش کە زانی مامۆستاکە هاوڕێیەتی بڕوان پێ بکەشتی زۆر وردەکاری خۆی بازەکە لە لای مەشاکلێکی بەسیتی هەبێ حتا لەگەڵ ماڵەوە هەیبێ لەگەڵ هاوڕێیەکی هەبێ لەگەڵ مامۆستایەکی تر هەیبێ لای مامۆستای هونەر باسیەکە ئێمە دایمەن وەسیت بووین یانیا لە بینی پردی بینی ئیدارە و خوێندکار بووین ئەوە بەڕاستی ئەتوانین بڵین سەرچاوی یان ئامانجێکی گرنگی بوونی هونەرە لە بەڵێ بەتەکید وایە بەتەکید وایە دەستی ئێوە خۆش بە ماندوو نەبن ئینشاءالله بەردەوام بن نمونەتان زۆر زیابێ هەموو مامۆستاکان بەڵام ئەو شتش هەر لە خۆی هەستێکی خۆشە مامۆستا کاتێک کە ئەچیتەوە جیهانی قوتابیەتی خۆت و بە بیر لە قوتابخانە ئەکەیتەوە من دایم ئەڵێم ئەگەر مامۆستای بیرکاریش بەو جدیاتە نەبووە بەڕاستی نییە توانێت ئەوە بگەێنێت ئەمە بە دڵنیاییەوە هەر خۆشەویستن و هەموو شتێکیش هەتا بەجێی نەهێڵی بەتاڵی لە واتاکەی تێناگەین ئێمەمانان تەواومان کردو هاتوونێتە دەروی قوتابخانە ئەنجا ئەزانین چۆنە ئەوە لەبەر خاتری لە زمانی قوتابەکان قسە بکەم دواتر زانام قوتابەکانی تۆ ئەیبیننەوە لەم با خۆشیان بێم لە مەسلحەتی قسە بکەم لە کۆتایی مامۆستا زۆر شتی تر هەیە گرنگە قسەی لەسەرکەم بەڵام ئەمەوێت بۆ کۆتایی پرۆگرامەکە ئەوم پێ بڵێ خەڵکی ئێمە بۆ پێشانگا هونەریەکان
تۆ چۆن ئەیان بینی وەکو هونەرمەندێک ساڵانێکی زۆر ئەزمونت هەیە و چەندین پێشانگات هەیە بە دەنگەوە هاتنی خەڵکی ئێمە وەک بینەر سەرەتا دواتریش ئەگەر وەکو سەپۆرتی لایەنە بازرگانەکانیشمان بێ لە چه ئاسەکەیان بینی خەڵکی ئێمە بۆ هاتنی پێشانگا هونەریەکان و تێڕوانینیان بۆ ئەم پێشانگایانە ئەنجا بۆ پێشانگای تایبەتی خۆت بێ وەکو هونەرمەند یاخود بۆی قوتابیەکانت بێت گرنگەوە پێشانگایەکی هونەری هەیە بەنسبەت خۆمانەوە بڵێم هێشتا نەگەین توشتوینەتە ئاستێک کە بینەرێکی ئەوەنە کراوە و وایمانە بێت درک بۆ بکە کە ئەم هونەرمەندە پێشانگایە کاتەوە بەواجبی بزانێت و بە ضرورەتی بزانێت بچێتەوە لەو شوێنە ئامادە باشی هەبێ و تەژێیەکی بکات ئەگەر نەشتوانێت لەو حەیەکی لێ بکڕێ بەڵام وەکو پشگیرەوەیەک لەگەڵ یاوێ نەگەشتوینەتە ئەو هێشتا ئەبینین زیاتر لە پێشانگاکانە کۆمەڵی فەنان و نوخبە زیاتر کە ئەوانشی بەشدارن لە پێشانگاکان بەڵێ لەگەڵ جەماعەتی ئەعلامە زیاتر ئەوانە کۆ ئەبنەوە لە پێشانگایەکە و هەنێشی کێشی ینی زیاتریشی ئێستا هونەر لە مەساحی خۆمانە زیاتر گروپاتە بەڕاستی ئەم گروپە حەزی لەو گروپە نیە پێشانگا کاتەوە ناچێ ئەو گروپیان ناچێ بۆ پێشانگای ئەویت لەبەرەوە هەستەکەی ئەم کوتلاتانە تۆزێ هەیە بمانەوە نەمانەوە لێرا هەیە لەبەرەوە دەوڵەمەنەکانی خۆشمان زیاتر لەسەر ئاستی ناسین و هاوڕێیەتی و نزیکی لە کەسەکەەوە ئیشەکەن ئیش لەسەر ئەوە ناکەن ئەم هونەرمەندە چەندێک توانای هەیە چەندێک ئیشەکەی جوانە و بەڵێ خۆی سەلماندووە بەعکسەوە جاری وایە سەپۆرتی لەگەڵ ڕێزم بۆ هەنێک سەپۆرتی هەنێ هونەرمەند دەکرێت ینی بەڕاستی ئەکادمیەک سێری بکە بە هونەرەکەی هیچ نەبێ بەڵام سەپۆرتێکی عجیب بکرێ و بڵێم پشگیرێکی باشیەکەن لە هەموو شتێکەوە بەهۆی ئەوەیە کە ئیناسیە مەکانەکەی ینی ئیتر خزمایەتیەکەی و ئەمەیە بەڵام ئەوەش هەر هەیە هونەرمەندان خۆی لە ئاستی توانای خۆیان خۆی بسەلمێنێ و بەڵێ تێونەتێ خۆی بە ئیشی خۆی خۆی بسەلمێنێ هەر جۆرێک بێ هەر لە هەر مستەوایەک بێ هەر جوانە بەڵام لە ڕووی ئەکادمیۆ نەخێر ئەمان توانایەک ئەزمونێکە ئەمان بە هەمووی ناوترە جوانە و ئێوە هەڵی ئەسەنگێنن هەشتا من پرسیاری کۆتاییم کرد بەڵام با پرسیارێکی کۆتاییەک تریش بڵم جەنابەت تا چەندێک کە ئەچیتە ماڵان لە خزمەکانی خۆت بێ لە دەرەوە بێ ئێستا لە لای ئێمە لەم ستۆدیۆ چاو گەڕی بزانی تابلۆیەکی کوردی لێ زۆریش من ئەچمە هەر شوێنە هەتا ئەچمە ئایادەیەک ینی لای پزیشکی ئەچمە بازار ئەچمە کەفتریا ئەچمە هەر شوێنێک ئاو چاکە گەڕمزام چی هەیە نییە زۆر بەکەمی هەیە ئەوەشی هەیە چێ لەوحەیەکی سێنی کۆپیەکە و دایانێ بەداخەوە بەس هەشە حەزی لە ئیشی هونەرمەندانی خۆمانە و فرۆشیشی باشی هەیە چی بە لە کۆتاییات چی ئەڵەی بەوانەی کە حەزیان بە تابلۆ هەڵواسینە هیوادارم ئەگەر حەستان لێ تابلۆ هەڵواسن تابلۆی دەستڕەنگینی هونەرمەندانی خۆتان هەڵواسن ئیتر لە هەچ قەومێتێکە شانازی بە ئیشی هونەرمەندانی خۆتانەوە بکەن ئێمە بە دایمەن غەریب پەرست ینی کەسانی غەریب شانازی پێوە نەکەن ئێمە هونەرمەندی زۆر باشمان هەیە هونەرمەندمان هەیە لە ئاستێکی زۆر باڵایە لێرە بەڵام دیار نییە و سەپۆرت ناکرێ و پشگیرەوەی بۆ ناکرێ هیوادارم بەعامی خەڵک و دەوڵەمەنەکان بە تایبەتی پشگیرەوەیکی باشی هونەرمەندان بکەن ببن بە ئەوەی کە کارە هونەرەکانی ئەمان بناسێنن بە دەرەوە دەستان خۆش بێت من زۆر خۆشحاڵم لەگەڵ بەڕێز من زۆر زیاتر و زۆر چێژم بینی لە قسەکان ینی هیوادارم ئەوە کوتم لەناو پرۆگرامێکشت بەردەوام بن هەر بتوانن ئێوە بەو هێز و وزە ئەرێنی خۆتانەوە بەردەوام بن و ئەگەر قسەیەک ما بێ شتێک حەزت کردوێ بپرسی باسێکی جیاوازە پرسیارەکانی من کۆتایی پرۆگرامەکە کاتە ئێمە جەنابتان سپاسیەوەکەم سپاس بۆم دەرفەتە جوانەتان سپاس بۆ ئەم کاتی کە بە منتان بەخشی هیوادارم سەرکەوتوو بن و بەردەوام بن زۆر سپاس لە کۆتایی ئەوەی کە منیش ئەمە بیڵێم لەگەڵ قسەکانی مامۆسای بەڕێز و هونەرمەندی بەڕێز ئێمە هەمووان حەز بە ڕەنگەکان و تەکەڵکردنی ڕەنگەکان دەکەین هەمووان لە لامان جوانە ماڵەکانمان بڕازێنینەوە ئەوەی کە دەمێنێتەوە تێگەیشتن و تێڕوانینمانە بۆ ئەو تابلۆیی کە هەیە بۆیە هیوادارم هەموومان چی دیکە لەناو ماڵەکانمان کاتێک کە تابلۆی هەڵدەواسین بە دوای تابلۆی هونەرمەندە کوردەکانی خۆماندا بگەڕین کاتێک کە وێنەیەکی دیار و ئەستێرەیەکی مێژوویی هەڵدەواسین بە کاری زمانەتەوەی و هونەریەکانی خۆمان هەڵواسین چونکە دوجار تا بوونی تابلۆیەک بوونی وێنەیەک لەسەر دیواری ماڵەکەی تۆ دڵنیام بۆ ئەوەتە کە میوانێکت کەسێکت لی بڕوانێت بڵێت کە تۆ شتێکی جوان دەڵواسیوە
جا ئەگەر ئەم بەرهەمە کوردی بێت و کورد بێت کەسایەتیەکە جێگای گفتوگۆ و وتەیەکی باشتری شەکاتەوە بۆ میوانەکەت و هەروەها ڕوویەکی جوانتری تۆش و میلەتەکەشت دەبێت. هیوادارم هەمومان وەک مامۆستای بەڕێز وتی واز لە بێگانە پەرستی بێنین و کورد خۆشویستن هەڵبژێرین بەختەوەربن.